داویدا از دکارم بێ بێژم داویدا گوتنەکی مەی کورمانجی هەیە کوردەواری هەیە ئەم دەبێژن دژمن بێ منەتە یعنی ئەوە دژمنە مادام دژمنە بێ منەتە هەر فعلەک و خراپیەکێ بکێ وەجبەر وەیەکێ دژمنش بۆ خاترێک و تەبریرە فعل و هۆڤانەتیە خۆ بکێ پەردەیەکێ بنابێ ئەو لە ئیسلامیەتێ لێ کارێ خۆ کرد چاوە گۆبەرین هەڵ شنگالێ کرد چاوە گۆبەرینە لێ کۆبانێ کرد چاوە گۆبەرین هەڵ عفرینێ کەش بەر وەیەکێ ڕاستی گازنەکێ ئەز نکارم بکەم ژووی دژمنی لما ژبەر بۆ هەر دژمنە گازنا هەری مەزن ژ شێخ و مەڵایەن مە کوردایە گازنا مەی هەری مەزن ژ ئۆلدارێ مەی کوردن گازنا هەری مەزن ژ ئۆلدارێن دینە گۆ چما حەتانها بێدەنگن چما حەتانها خزمەت و خەباتێکی گەلێکی مەزن نەهاتیەکردن مخابن کەکێ هێژا ئەف کار یانی نەگۆ ئیرۆ دەست پێکردە ئەوە بدەهێ ساڵا دژمنێ ملەتێ کورد بەرجەوەندیە خۆ ببیرەنگی مەشاندنە ئەستێمە بیرەوە دەنی پێکەنۆکەکی یعنی بە ڕەحما خۆدێل شەهیدێ مەی مەزن بێ بابێ تەیار وەختی گۆ بشکلێ پێکەنۆکەکێ مەساجێکی سیاسی و مەساجێکی ئۆلی دەست نیشان دەکرد ئازم دەکەم ئەگەر بێ بیرەوە ساڵی نۆتیدا چاوە بابێ تەیار جیرۆکا سۆفی خەلەب ژمارەدا دیارکردن وەختی گۆش مزگەفتی ڤەگەرایە و دکێ گیری پیرەکا و وینا ژێر بێژێ سۆفی خەلەب چما دکێ دیگری دەبێ کەچی ئەلمزگەفتێ بووم مەڵای مزگەفتێت بێژێ ئەو کەسێک گۆ نزانێ بترکی ناچێ جنەتی ئێگۆ سۆفی تزانێ بترکی چما دکێ دیگری گۆ خۆلی لەسەرێتە ئەلنەر سەر خۆ دەگریم ئەلسەر پێخەمبەری ئومەتێ دەگریم گۆ یەک لەفزیشی بترکی نزانێ ئەوە بابێ تەیار بڕەنگێکی پێکەنۆک مەساجێک ژمارەدا دیارکردن گۆ چاوا دژمنێ ملەتێ کورد هەرتم بەرجەوەندیە خوا پەردەکی بنابێ ئۆلێ دەستنیشان کردە مخابن حەتانها مە شێخ و مەڵایەن کوردە حەتانها مە نەگوتیە ئەو کەسێک گۆ نزانێ بێ کوردی ناچێ جنەتی